ئێمە وەکو هەموو شارەکانی هەرێمی کوردستان و ڕزگاربوانی شاڵاوی ئەنفال و زیندانیانی سیاسی بڕیارمانداوە لە دیوانی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و هەولێر و پارێزگاکانی تر یاداشتێکی ناڕەزایی دەرببڕین و تەسلیمی بە ئیدارەی مەحافەزەکانی بکەین. ئێمە وەکو هەڵەبجە ڕزگاربوانی شاڵاوی ئەنفال جێگەی داخە دوای 33 ساڵ حکومڕانی و بەجێمانی ڕووفاتی کەسوکارەکانمان لە نوگرە سەلمان و دروستکردنی پێناسێکی هەرەوە بڵێم ساختە وەکو گاڵتە بە شعور و کەرامەتی ڕزگاربوانی شاڵاوی ئەنفال لە ڕزگاربووی 182,000 مرۆڤی بێتاوان چەند هەزار کەسێکمان ڕزگار بووە. لەو چەند هەزار کەسە ئێستا نرخی کۆمەڵێک خەڵکانێکی کۆمپانیا و یان کۆمەڵێک ئافرەتی لەگەڵ ڕێزم بۆ کەناڵەکان و شعور و کەرامەتی خەڵکی هەرێمی کوردستان بەقەدەرەوان ڕێزمان نییە کە بۆ ڕزگاربوانی ئەنفال و شەهیدەکانمان بووی پێناسی بوونە پێناسی ناستاندنی هەرێمی کوردستان و مەزڵومیەتی ئەم کوردستانە. بەڵام جێگەی داخە ئێمە هیچ نرخێکمان و کەرامەتیان لە کەدار کردین و هیچ ڕێز و حرمەتێکمان لای حکوومەتی هەرێمی ناچارە بین ماوەیەکی لە ماوەی دەڕۆژیان بۆ دابنین، ناچارە بین سکاڵا لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و ئیدارەکان دەربڕین و پەنابەرینە بەر دادگای فیدراالی و حکوومەتی مەرکەزی. ئەمە کۆتا هەل بوو بە حکوومەتی هەرێممان بەخشی، بەڵام دوای 33 ساڵ زۆر بە خەمساردانە هاو بەدەممانەوە. ئێمە وەکو هەڵەبجەیەکان 55 کەسمان جێماوە جگە لەوانەی هەڵەب گەرمیان و چەمچەماڵ و وەکو هەڵەبجە قسەکەین، بەڵێ تا ئێستا شاوەڕوانی کاکە موچەمان نابێ بۆمان ببرێنەوە کە سوکارەکانمان بۆ بێنەوە موچەکانمان هەدی خۆتان بێ نامانەوێ. ئێمە لە پێناوی ئەم خاکەیە و لە پێناوی ئەم هەرێمەیە خەڵکمان وەفاتی کرد، خەڵکمان ژێر خاگنرا، خوشک و دایکەکانمان فرۆشرا بە وڵاتانی عەرەبی. کاکە معنەویەکانمان مافە معنەویەکانمان بۆ بگێڕنەوە موچەکانتان بۆ خۆتان دوای 33 ساڵ کە پێناستێکتان بۆ کردوین ڕووفاتەکانمان بۆ بکرێنەوە موچەکان بۆ خۆتان نامانێت.